بەدروشمی لاوانی کوردستان سیمبولی بیری ئازادی و هێزی داهێنانن بەڕێوەبەرەتی لاوانی هەڵەبجە دووەمین فستیڤاڵی ڕۆژی گیانی لاوانی ڕێخست. دەرگای دڵتم بۆ بکەوە با میوانی بەهەشتێکی پڕ جوانی بم. لاوان لەم ڕۆژەدا ڕایانگەیاند داواکاریەکانیان زۆرن و حکوومەتیش تا ڕادەیەک پشتگوێی خستوون. پیرۆزبایی لەسەر جەملاوانی کوردستانەکەم بە بوونی ڕۆژی گیانی لاوانەوە و هیوای ئەوە ئەخوازم کە کاری زیاتر کاری باشتر بۆ لاوان بکرێت لەسەر تاسەری کوردستان و تایبەتی هەڵەبجە و دامەزرانی هەلی کاری زیاتر بۆیان و لە هەموو ڕۆیەکی ترەوە. لە ڕۆژی لاوانە ئومێد دەکەم کەمێک ژیانی لاوان جوانتر بکەن، ئومێد دەکەم بە هەموو چین تۆژەکانەوە بە هەموو شوێنەکانەوە بە دەسەڵاتەوە بە سیاسەتەوە لە هەموو بوارەکانە ئومێد دەکەم هەم لاوان خۆیان کارێ بکەن، خۆیان هەنگای بنێن، ئومێد دەکەم هەم سیاسەتیش هەنگای بنێ لەمە زیاتر کە کار نەکرێ بۆ ناشرینکردنی لاوان، لەمە زیاتر کار نەکرێ بۆ پراوێزکردنی لاوان. بە بۆنێ ڕۆژی جیهانی لاوانەوە پیرۆزبایی لەسەر جەملاوانی خۆشەویست دەکەم. هیوادارم کە ئەم کار و چالاکیانە بەردەوام بێت، هیوادارین بە پرۆژە کار و چالاکی زیاتر بۆ سەر جەملاوانی خۆشەویست بکرێت. بەڕێوەبەری لاوانی هەڵەبجە ڕایگەیان لە ماوەی 3 ڕۆژدا چالاکیەکانی فستیڤاڵەکە ئەنجام دەدەن و ساڵانەش ڕۆژی گیانی لاوان بەرز ڕادەگرن. پیرۆزبایی خۆم ئاراسی گەنجانی کوردستان و گەنجانی پارێزگای هەڵەبجە بەدایەوە دەکەم لە ڕۆژی گیانی لاواندا وەکو بەڕێوەبەرەتی لاوانی هەڵەبجە لە دووەم فستیڤاڵماندا هەستین بە ئەنجامدانی چەند کار و چالێک بە بوونی ڕۆژی جیهانی لاوانەوە. یەکێک لە کار و چالەکانمان ئەمڕۆ لە 12 مانگ دەست پێکا بە چەند گۆرانی و مۆزیکێک و پاشان بەشنی چەند خەڵاتێک بەسەر گەنجانی نمونەی پارێزگای هەڵەبجە. ئێوارەکەیشی پانیاڵەکە بۆ تەوەرەکان تایبەت بە گەنجان و ڕۆژانی دواتریش ئامادەکردنی بەڕێوەچوونی چەند خولێکی شەترنج بۆ کوڕان و کچانی پارێزگای هەڵەبجە و بەشەوە ئاهەنگێک بۆ خێزانانی گەنجی پارێزگای هەڵەبجە لە ڕۆژانی دواترکردنەوەی چەند خولێکە بە هەمان شێوە بۆ گەنجان و کچانی هەڵەبجە. لە کۆتایی چالاکیەکانی سەلەبانی یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەشدا ژمارەیەک لە لاوی بەهرەمان خەڵات کران کە جێگەدەستیان لە بوارە جیاوازەکاندا دیار بوو. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.